یەکێک لە پێداویستەکانی وەرزی زستان سوتەمەنیە یان بڵێن نەوتی سپیا. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵا بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان کاتێک پلەکانی گەرمە بۆ ئاستێکی زۆر دادەبەزن، دانیشتوانەکەی پێویستی زۆریان بە سوتەمەنی دەبێت. ماوەی 3 ساڵ دەڕواتن هەتا ئێستا نەفتی پێویست بەسەر ئەم دەڤەرەدا باش نەکراوە. ئەبینێ قوتابخانەکانی دەڤەری سووران ئەگەر ئەوها بڕواتن لەوانە لە هەندێک قوتابخانەی ناوچەی شاخاوی داوام بواسێتن، ئەوش لە ئەگەری دابش نەکردنی نەف بۆ ماوەی 2-3 ساڵ. ئەبینێن هەندێک جار پارەش لە هاوڵاتیان وەراگرێتن کە بە هەنجەتی ئەوە کە نەف دابش دەکرێت کەچی ئەبینی نەفت نییە. لە ئەیمە لەسەر دەریای بەحری نەفتین کەچی ئەبینی نەف بۆ قوتابخانەکان و بۆ ئەوە نیە. هەروە ناوچەکەش ڕوبەڕووی تیرۆری سپی بوویتەوە، ئەو تیرۆرێکە داربرین لەو دەڤەرە بە شێوەیەکی زۆر دەست پێکردەوە. ئەگەر خەڵک سەرمایەتی نەحەقینیەت داریش دەبڕێتن. ماوەی 3 ساڵە حکوومەتی هەرێم هیچ بڕە سوتەمەنیەکی بۆ دانیشتوانی سۆران دابین نەکردووە. لەگەڵەوەی لە سنووری پارێزگای هەولێر سۆران بە ناوچەی شاخاوی دانراوە، بۆیە بە ناچاری دانیشتوانەکەی ڕویان لە داربڕین کردووە. فعلا ئەزمەیەکی خراپ داینە لە مەسائلی نەوت بۆ خەڵکی سۆران. ساڵی پار منتیقە هەیە گەڕەک هەیە کە نەوتی پاریشی وەرنەگرتە، ئەو کێشەیەکی گەورەیە. بەڵام کێشەکەوەیە لە بەغدا نەوتەکە دێ نەک لە هەولێر دێ. ئەوەی لە بەغدادێ ڕاستەخۆ بمانێرن، بەڵام هەر ئەوەندەیە باشەکە ئەوەندەی پێڕاک. بەڕاستی تا ئێستا توندین بەرامبەر داربڕەکان و بە حسابی خۆمان خەڵکەکی زۆر ئیزراعاتی دەگەڵ کراوە. تیمەکانی مە بەردەوام ئەگەڕێن، کۆمەڵێک ڕێگای سەرەکی داربڕینمان قەتع کردوونە، بە شۆفەری ڕێگاکانمان هەبڕیون. بەڵام دیسانش بەڕاستی خەڵکێک هەیە لە ناساری تووشی ئەو مەسەلەیە بووە. ینی خەڵک لە ناوشیاری نییە کە هەستنەکە شتێکی خراپەکە، بەڵام بەڕاستی ئەبێ بە تەسەوەری شخصی خۆم حکوومەتی ئایندەی ئەو ساڵ بۆ 4 ساڵی دابێ یەک لێچێشە هەرە سەرچیەکانی ئەبێ مشکلەی سوتەمەنی حل بکات، چونکە ئەوم کێشەیەکی زۆر زیندوو حەیەویە بە نسبەتی خەڵکی کوردستانی. سنووری سۆران هەر یەک لە قەزاکانی چۆمان، سۆران، ڕەواندز و مێرگەسۆر لە خۆ دەگرێت. ساڵانە ڕێژەیەکی زۆر بەفر و بارانی لێ دەبارێت. لاگەری پێنەدانی سوتەمەنی هاوکات گرانی نرخەکەی لە بازاڕەکاندا وای لە دانیشتوانەکەی کردووە بە ناچاری ڕوو لە داربڕین بکەن وەک جێگرەوەیەک لە بڕی سوتەمەنی. ماوەی 3 ساڵە هیچ بڕە سوتەمەنیەک لە سنووری سۆران بەسەر هاوڵاتیان دابەش نەکراوە. لە بەرامبەردا دانیشتوانی ناوچەکە ڕویان لە داربڕین کردووە. دوجار سروشتی ناوچەکە بەرەو لە ناو چوون دەچێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.